بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەموو چیرۆک و داستانێک یان هەموو بەشێک لە چیرۆک و داستانێک کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی کردبێ بێ حکمت نییە و دەرس و پند و ئامۆژگاری گەورەی تێیە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. بۆ چارەسەری دەردەکانی ئومەت ئەبێ بگەڕێنەوە خزمەتی قورئان، بزانین چۆن ئەتوانین لەناو ناڕەحەتی و ئێش و ئازارەکانە قوتار بین، ئومەتی ئیسلامی چۆن ئەتوانێت بکەوێتەوە سەر قاچەکانی خۆی و هەڵسێتەوە جارێکی تر. ئەچینە خزمەت داستانی موسا عەلەیه السەلام. دیارە فرعون ئاەتەکانی خۆی لەسەر دەستی موسا ئەبینی، ئەیبینی دەستی دەرئەهێنا وەکو چرایەکی درەوشاوە دائەگرسە. عەسای موسای ئەبینی کە فڕێ ئەدا و ئەبووە هەژدیهایەکی زۆر گەورە لە پێش چاوی خۆیان. تەئکیدیش کە ئەمە سحر نییە و ساحرەکان بەتاڵە بۆەوە بەمە. لە ناخی خۆیان فرعون ترسێکی زۆری لێ نیشتبوو. لایەک ئەستێرە ناسەکان و هەندێک لەوانەی کە کتێبی پێشوویان ئەزانی پێیان وتبوو کە مناڵێک جێت و تۆ ئەفەوتێنێ، مناڵێکی قوتار بوو تەنها هەبوو بێ لەو چەند ساڵە موسا بوو. ئەیزانی لەسەر دەستی ئەو ئەڕوات جورئەتی کوشتنی موسای نەئەکرد. بۆیە پەیوەندەکانی خۆی لە ژێرەوە کردو بە دوو بەشەوە. بەشێکیان هەمیشە ڕێگریان ئەکرد لەوەی کە موسا بکوژرێ، کە بەرامبەر موسا وەستایەوە لە قورئانە باسەکە ئەفەرمێ ذەڕونی ئەقتل موسا وەلیەدعو ڕەبە. ئیمامی بەیضاوی قسەیەکی زۆر جوانە ئەفەرمێ پێوتن لێم گەڕن با موسا بکوژم با ئەویش دوعای خۆی بکات، چکە یەقینی هەبوو کە دوعای موسا گیرە. ئەیزانی کە پێغەمبەرە لە ناخی خۆیە، بەڵام سەلتەنەت و گەورەیەکەی لەسەر زەویە ئەزانی لە دەست دەرئەچێ. بۆیە ئەویست یان با بڵێن ئەترسا لە دوعاکانی موسا عەلەیه السەلام. ئەیزانی ئەگەر بێت و دەست بەرێ بۆ کوشتنی موسا ممکنە کۆتایی بە هەموو مڵک و ئەمواڵ و هەموو شتێکی بێ. لێرە لەناو ئەم مەجلیسە کەسێکی ئیماندار خوای گەورە باسی ئەکا لە قورئانە، پێ ئەوترێ مؤمن و آل فرعون. مؤمن و آل فرعون کەسە ئیماندارەکەی قومی فرعون. آل فرعون کەسە نزیکەکانی فرعون. هەندێک ئەفەرمون لە مفەسیرین ئەفەرمون ئامۆزای فرعون بوو، یەکتوم ئیمانەه، ئیمانی خۆی ئەشاردەوە، لە ناویان نابوو ئیمانیشی شارەوە. وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله. أو إيمان دارجة خواهي قول القرآن سبحان الله بالنكيرة باسية كرجل يعني كسيكينا ناسراو وشكوى هايا كأمكسا حتى خواهي قول الناوكي بازناك ناوي فرعون باسك ناوي أو بازناك كسا إيمان دارك بوسمك إشكي زور شاراوية لبناي يوي فرعون وفرعون بخوي نازن. قال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه، إيماني خوي أشاردو لظاهرة لجلو برقة لهالصانو تصرفات لهموشتك هروكو أهل فرعون وابو هيج جوازين أبو لغا الكافر كان بلام لناخية وإيمان هبو إيشي أكربو أخوا زور وبنهاني ونهيني. أفرميوتي كسيك أكوجن بياوك أكوجن كالله ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم. همو دليل كان بو هناون بلغي روشني بو هناون لسروي كبيغمبرا سريع حكمتي أم كسكن وإن يك كاذبا فعليه كذبه. سبحان الله. أجر أم كسا دروزن بيت
خۆی دەرناخە کە پشتگیری موساەکە ئەگەر ئەم کەسە درۆزن بێت درۆکەی و ئەوواڵی و ئەستۆی خۆی وئن یەک صادقا ئەگەر صادق و ڕازگۆ بوو ڕاستی کرد یوسبکم بعض الذي يعدكم ئەم خۆی یەقینی هەبوو کە ئەوە پێغەمبەرە و ئیمانی پێ هەیە ئەفەرمێ ئەگەر ڕازگۆ بوو بڕێ لەوەی کە باسی ئەکا بەرتان ئەکەوە تووشی مصیبەت ئەبن ناڵێ هەر هەمووی کۆ هەر هەمووی تووشی ئەبن بەڵام لێرە مداراتی کافر ئەکا خۆی شاردۆتەوە لە بن باڵی کافرە کاری خۆشی جێبەجێک ئەم داستانە طبعا دوور و درێژە زۆر ئامۆژگاری قەومەکەی ئەکا لەسەرەوەی کە بگەڕێنەوە بەرابەر بە فیرعون ئەوەستێتەوە بەڵام کە ئەنەما کەسێکە لە ئالی فیرعون و زۆر دڵسۆزە بۆ ئالی فیرعون ئەبەو کەیفیەتەوە بەو سیغە و مستەلەحا قسە ئەکات و خۆی ئەشارێتەوە لێرە ئێمە سوودێک وەرەگرین سوودەکەش ئەوەیە ئایا ئەکرێت خەڵکی موسڵمان لە دەستگای مخابەڕاتی زۆر خەتەرە لە شوێنی زۆر حساسی جیهانیە ئیمانەکەی خۆی بشارێتەوە کارکە بۆ ڕۆژی هەستانەوەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم یان نە طبعا لە زەمانێکان لە حەقەتە گەنجمان زۆر بە هەدەرات چووە گەنج تەنها کۆمەڵەشتی ظاهری بچووکی ئەوێ پێویستمان بە گەنجی نەفەس درێژە کام دەستگا زۆر حساسە ئەبێ خەڵکی موسڵمانی تیابێ زەمەنی ئەوە ڕۆشتۆ خەڵکی موسڵمان خۆی جیاکاتەوە ئەمڕۆ زەمەنی سێبەرە هەموو جیهان کار لەسەر سێبەرەکە ئەمڕۆ لە هەموو شوێنەکە سێبەر هەیە ئەبێ خەڵکی موسڵمان و ئیمانداریش یەکتوم و ئیمانە و سوود لە قورئان وەرگرێ ئیمانی خۆی بشارێتەوە بڕوە لە مەجلیسی ئەوانە دانیشێ لەگەڵ ئەوانە هەڵس و کەوتکە هەموو تەسەڕوفاتێک ئەکا وەکو ئەوان هەتا وەکو کاتی خۆی و سوودی خۆی ئەگەێنێ بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمە بەلامانەوە زەحمەت نەبێ ئەمڕۆ ئومەتی ئیسلامی بەوە هەڵناسێتەوە کڵاشنکۆفێکی ڕووسی میلانۆیەکی با بڵێن ئیتالی یان ئەوروپی بگری بەدەستەوە بتەوێت جەنگ لەگەڵ جیهانا بکەیت ئەمڕۆ ئومەتی ئیسلامی پێویستی بەوەیە کە کۆمەڵێک گەنج و شەبابی زۆر عاقڵ کارکەن بۆ ئایندەی ئومەت چۆن ئەو تاقەی هەیە لە نەوەویە بێت و هەد بێ چۆن ئەو لە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بێ ئومەتی ئیسلامی هی خۆی هەبێ چۆن ئەنواع جۆری چەک ناوی لێنراوە ئەبێ چەکی ئیسلامیش هەبێ اینجا ئومەتی ئیسلامی ئەتوانێت کارکا بۆ خۆی و دەستی کەس نەبێ ئێمە دەیان جار بینیومانە حرەکاتی ئیسلاحیمان حرەکاتی جیهادیمان هەمویان لە نەتیجەیەکیان نەداوە بەدەستەوە فەشەلی هێناوە بۆ چونکە ئەوەی کە کاری لەسەر کردو هیچی خۆی نەبووە ئەم ئومەتە پێویستی بە وردەکاری زۆر گەورە هەیە ئایا لەم زەمەنی تەکنۆلۆژیا پێشکەوتو و ئەم مخابەڕاتە زۆر گەورانە ئایا ئەکرێ خەڵکی موسڵمان کارکە بە دڵنیایەوە بەڵێ نمونەیەکی زیندوو لە خزمەتانە باسەکەم کەسێک هەیە کە ئێستا تقریبا ناوی جۆرێک لە جۆرەکان ون کرا کە پێوترێ باوکی نەوەوی ئیسلامی باوکی نەوەوی ئیسلامی لە ساڵی 74 کاتێک کە پاکستان هندستان بوو بە خاوەنی چەکی نەوەوی خۆی گەنجێکی ئازا ڕووی کردە دەوڵەتەکان بۆ خوێندن لە کیمیایە لە فیزیایە دکتۆرای بەدەستێنە توانی وردە لە چەند کۆمپانیایەکە کارکە لە ناو هۆڵەندایە دەستی کرد بە دزینی چەکی ئەتۆمی بەبێ ئەوەی مخابەڕاتی چه هۆڵەندی چه مخابەڕاتی ئەمریکی کە بەسەر سەریەوە بوون دەرکی پێ بکەن و هەستی پێ بکەن یەکتوم ئیمانەهو کە ئەویش عەبدولقەدیر خانە بە باوکی نەوەوی ئیسلامیە نەوەوی پاکستانی ئەژمێرێ و ژمارە ئەکرێ توانی زۆر بە وردەکاری کاری خۆی بکا بەبێ ئەوەی دەرکی پێ بکرێ دەستی بگاتە خەتەرترین شوێن و معلوماتی زۆر ورد وەرگرێ دواتر لە کتوپڕێکە بەبێ ئەوەی کەس ئاگای لێبێ لە 76 ون بوو کاتێکیان زانی سەری لە پاکستانەوە دەرهێناوە بە چەکی نەوەوی و پاکستانی کردە خاوەنی چەکی نەوەوی یەک دەوڵەتی موسڵمان هەیە ئەمڕۆ کە چەکی نەوەوی هەبێ کە پاکستان ئایا ناکرێ گەنجی موسڵمانی ئێمە یەکتوم و ئیمانە و کاری خۆی بکە هەتا ئێستاش گەنجی ئێمە تەنها فێری ئەوە ئەبێت
وڵا فڵان کەس نابێت سەلامی لێ بکەی، فڵان کەس نازانێت چۆن تەعاملی لەگەڵاکە، نازانێت لەگەڵ دایک و باوکی هەڵس و کەوتکە. ئومەتی ئیسلامی پێویستی بەم گەورە قائیدانە هەیە ئیش بکەن. ئێمە ڕۆژێک نییە و دوان نییە و سیان نییە، ئەم ئومەتە هەر هەڵئەسێتەوە لەسەر دەستی ئێمە بێ و غەیری ئێمە بێ هەڵئەسێتەوە. ئێمە هەندێک جار لەسەر ئیختیلافاتی بچووک لەوە چێ دەمەقاڵەمان بێ. ئومەتی ئیسلامی پێویستی بە ئیشی زۆر گەورەتر هەیە لە ئەمڕۆ، پێویستی بە کاری زۆر عەزیم هەیە. ئێمە پێویست ئەکات گەنجی موسڵمان پەروەردە بێ بە پەروەردەیەکی تر، بە شێوازێکی تر، بە بیرکردنەوەیکی تر. ئەبێ هێزی بەرامبەرەکەی بێنێ بۆ لای خۆی. ئێستا قسەی زۆر هەیە لەسەر ئەوەی کە دوای ئەوەی قەدیر خان زانی ناتوانێت لەناو دەوڵەتی ئیسلامیە کارکە، هات مونافیسێکی بۆ ئەمریکا دروست کرد. کۆریای شیمالی ئێستا چەکەکانی و نەویەکانی هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ خیبرە و عەقڵی عەبدولقەدیر خان. وی لە بەرامبەرە شتێک بۆ ئەمریکا دروستکە، مەشغوڵی کاتاوەکو کارەکانی خۆی جێبەجێ. ئەکرێ ئومەتی ئیسلامی سەدان و هەزاران کەسی وەکو ئەم پیاوەی تیابێ و کارکەن. ئەکرێ ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە چاوتروکانێکە هەڵسێتەوە سەر پێکانی خۆی. ئێمە ئەمڕۆ زۆر ماندوو کراوین. کام چەک زۆر خراپە لەسەر ئەم ئومەتە تاقی ئەکرێتەوە، کام نەخۆشی زۆر پیسە لەسەر ئێمە تاقی ئەکرێتەوە. هەموو گەلان ئەبێت لە بیری ئەما بن چۆن ڕۆژێک لە ڕۆژان هەڵئەستنەوە، هەتا سەر ئەم قیاداتە فاسیدانە نامێنن. ئومەت هەتا کۆتایی ژیان ئاوا ژێردەستە نابێ، بەخوا دەسە پاکەکانی بەدەستنوێژ ئەکەونەوە سەر دەسەڵات. پێویستیان بەم کەسە عاقڵ و وریا و ئیشکەرانەیە کە ئومەتی ئیسلامی جارێکی تر زیندووکەنەوە. هەر شوێنێک عەبدولقەدیر خان سەفەرێکی بۆ کردبێ، ئیلا هەموو جیهان کەوتوونەتە تەفتیشی ئەو شوێنە نەبادە چەکی نەوی تیا دروست کرا. عێراق، ئێران، کۆریا، لیبیا، تورکیا، هەموو ئەو دەوڵەتانەیە ڕۆژە ڕۆژان قاچی تێخستو، ئەفغانستان، هەموو جیهان مەشغوڵە بەوەی نەبادە چەکی نەوی لەو شوێنە دروست کرا. ڕاستە ئەم کەسە ئێستا لەژێر ئیقامەی جەبریایە و لە کۆتاییەکانی ژیانیان نایەڵەن هەناسەیەکیش بدا و هەندێک قسەشەیە لەسەر ئەوەی کە کوژرابێ وەفاتی کردبێ، بەڵام توانیویەتی گۆڕانکاریەکی گەورە لە جیهانە دروست کرد. و ئومەتی ئیسلامیش هەموو ڕۆژێ ئەم سەرکردە فاسیدانەی نابێ، بەش نییە هەر ڕۆژەی دەوڵەتێک سەرکردەیەکی بێکەڵک بێت و فیرعون ئاسایەک بێ زاڵ بێ بەسەریە. ئومەت ڕۆژێک لە ڕۆژان لەسەر دەستی گەنجەکانی هەڵ ئەسێتەوە. ئەبێ هەموو گەنجەکانی ئێمە لە بیرا بن، لە هەوڵا بن. ناکرێت نەوتەکەی من ئیلا ئەبێ ئەوروپی دەری بێنێت، ئەبێ زانای خۆم هەبێت کاری لەسەرکەم. نابێ کۆمپیوتەرەکەم یا هیندی بێ یا ئەوروپی بێ، ئەبێ کاری لەسەر کرابێ. ئەکرێت دەوڵەتانی موسڵمان کاری زۆر گەورە بکەن. بەخوا عەزیزانم، کۆتا قسەم لە خزمەتتانە، بەم شپرزەیی خۆمان ئومەتی ئیسلامی ئەگەر ئێستا چەند وڵاتێکی زۆر کەمی ئومەتی ئیسلامی یەک بگرن، ئەبنە یەکەمین هێز لە جیهانە. ئەگەر ئێستا بەس ئێستا فقط پاکستان، تورکیا، قەتەر، سعودیە، ئیمارات، عێراق، ئەگەر میسرش بێتە پەنایان، ئەم حەوت دەوڵەتە ئەگەر یەک بگرن، نەک هەموو دۆلی ئیسلامی، ئەبنە یەکەمین هێز، یەکەمین ئیقتصاد، یەکەمین عەقڵی مدەبیری جیهان. هەموو ئیبداعەکان کە ئەکرێن لە عالەمە پارساڵ سەیری ئیبداعەکان ئەکەی لە هەموو جیهانە، سەرەکی جیهانی ئیسلامی، ئەگەر هەمویان پێکەوە حساب بکەی دەوڵەتە ئیسلامیەکان یەکەمینە لە جیهانە لە ڕووی ئیبداع و عەقڵی نوێ. بەڵام داگیرکردن ئەبم شێوازەی لێکردوین کە لێکردن. ئومێد دەکەم خوای گەورە دەروی خێر لەم ئومەتە بکاتەوە لەسەر دەستی کۆمەڵی شەباب و گەنج کە بتوانن زیاتر سوود لە قورئان وەرگرن، ئیمانەکانی خۆیان بشارنەوە، کارکەن بۆ ڕۆژی هەستانەوەی ئەم ئومەت. خوای گیان، تۆ خۆت ئەزانی ئێمە لە دووهەمین ڕۆژی مانگی ڕەمەضانە لە یەکێک لە ماڵەکانی تۆیە هاتوین کۆبوونەتەوە و دەستی زەلیلی خوای گیان بۆ تۆ بەرزەکەینەوە، چاوی زەلیلی خۆمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە. خوایە تۆ خۆت ئاگات لێیە ئێمە لەبەر خاتی تۆ بە ڕۆژوو بووین. خوایە تۆ خۆت ئاگات لێیە هیچ نیەتێکمان نییە تەنها ڕەزامەندی تۆ نەبێ. دەیا ئیلاهی
ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە بۆ خاتی گەورەی خۆت عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە ڕەحم و کەڕەمی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە خوای گیان لە دەستی کافران و بێدینان ڕزگارمان کە یا رب العالمین خوای گیان عەدالەتی خۆت بۆ سەر زەوی بگێڕەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە یا رب العالمین خوای گیان تو خۆت ئەزانی مردوەکانمان چاوەڕێی دوعایەکی ئێمن ئێستا چاویان لە مزگەوتەکانی ئێمەیە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پەروەردگارە لە گوناهی سەرجەم مردوەکانمان ببوورە یا رب العالمین لە گوناهی مردوەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببوورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت نوێژمان ڕۆژوومان تاعەتمان عیبادەتمان سەدەقە و خەیر و خێراتمان تەراویحمان ذیکر و ئەورادمان تەنانەت خەوەکانمان خوایە هەر هەمووی بە عیبادەت لێ قبوڵکە یا رب العالمین خوایە ئەو ڕۆژەی کە بە لیقای تۆ شادەبینەوە تو گەورەی خۆتمان گێڕە لەو کەسانەی دەموچاوی ڕەش و دەستی لەرزۆکیان ئەبێ لە بەردەم تۆیە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین سەرمان بەرزکە لە بەردەم خۆتە یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لیان ڕازی ئەبێ یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان خۆشەویستی دینەکەت لە ناخمانە بچەسپێنە یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین خۆشەویستی دینەکەت لە ناخمانە بچەسپێنە دڵمان ثابت کە لەسەر دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بەرز کردوەوە بۆ تۆ و بە فەزلی تۆ گەیشتینەوە ڕەمەزان خۆمان تەسلیمی تۆ کردەوە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین قبوڵمان کە و لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەم موسڵمانانەی کە گوێیان لێمانە گوێبیستمان ئەبن سیرمان ئەکەن لەگەڵمانە حوزوریان ئەبێ خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەگەر نەخۆشن شیفایان بۆ بنێرە پەروەردگارە گرفتیان هەیە بۆیان چارەسەرکە ئارامی بخەرە دڵیانەوە یا رب العالمین ئارامی بخەرە ماڵیانەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین ئەویان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەویان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەویان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەویان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەویان بە مناڵە مناڵی ساڵحکە خوایە داوات لێ ئەکەین لەبەر خاتی ناوە جوانەکان صیفەتە بەرزەکانت زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی ئینسانەکانمان مەکە یا رب العالمین محتاجی دەستی نامەردمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین ئەم دوعایانەمان قبوڵکە خوایە داوات لێ ئەکەین ئەم دوعایانەمان قبوڵکە خوایە لێت ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە ئەم دوعایانەمان قبوڵکە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من شوي وجبوري